داخەوە دەڵێم لە هەرێمی کوردستان کاری ڕۆژنامەوانی و ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسی پێوەری نین پێوەەر نینم بۆ ڕۆژنامەنووسی لەگەڵ ڕێزمدا هەر کەسێک هات چوار جنێوی لە فێسبووکدا و کارێکی هەواڵێکی ناڕاستی دروست کردەوە و بەرامبەرەکانی خۆی ئیهانە پێکرد ئەوە نابێتە ڕۆژنامەنووس. ڕۆژنامەنووس دەبێت پێوەری هەبن. ئەو پێوەرانە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان نین. هەواڵی ناڕاست و نادروست زۆر بڵاو دەکرێتەوە. هەواڵی چاواشەکاری زۆر بڵاو دەکرێتەوە. کۆمەڵێک هەواڵ لە رادیۆ و تەلەڤیزیۆنەکان بڵاو دەبێتەوە هەر لەلایەن لای ڕۆژنامەنووسەکان نییە کاناڵەکانی میدیای بیندرا و بیسراویش ئەو هەواڵانە بڵاو دەکەنەوە. مەسەلەن چه پێویست دەکات کەسێک کە ئازیزێکی دەمرێت کۆچی دوایی دەکات یا کەسێک دەکوژرێت دایک و خوشکەکەی لەسەر جەنازەکە قش دەڕنەوە دەگرین ئەمە چه حکمەتێکی تایە ئەو کاناڵانە دێنە دەیخەنە سەر شاشەی تەلەڤیزیۆن یان کەسێک لەسەر قەبرانە کاتێک کە دایەڵنە ناو گۆڕەکەەوە هەتا ئەو کاتێک کە ئەیخەنە ناو گۆڕەکە و بەردەکەی لەسەردانێن و خاک و خۆڵەکەی بەسەردانێن لەسەر شاشەی تەلەڤیزیۆن پیشانی خەڵک دەدرێ. ئەمە لایەنێکی تری ئەم کێشانەیە. دوایی ئەوە هەندێک جار خەڵک دەکوژرێت. ئەم کەسانەی کە بکوژەکانن دەستی یاسایان پێ نەگەیشتووە، پۆلیس دەستگیری نەکردوون، بە دوایاندا دەگەڕێن هەندێک کاناڵ دێن لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانیان ئەمانە مقابلە دەکەن و چاوک پێکەوتن دەکەن. هەندێک شت هەیە لە هەرێمی کوردستان کە دەبێ ئەمە سنوورێکی بۆ دابنرێت. لەو پێداچوونەوەی ڕێنماییەدا وە لەو ڕێخستنەوەی کاری میدیایەدا ئەمانە بەرنامەیان بۆ دانراوە و ڕێکخراونەتەوە.